صحية انفراستراكچر وبشر پێویستی بە هەیە وجود نییە. ئەڤە بازرگان و سەرمایهدارنش بۆ چارەسەرکردنا گرفتن ئاڵوگۆڕە بازرگانی کۆبووینە کو بەردەوامیە قەیرانە دارایی کارتێکردن سەر ئاڵوگۆڕە بازرگانی کریا وش بۆ دیتنا ڕێکەچارێن چارەسەریە کۆربەندەکە ئابووری بۆ ژۆرێن بازرگانیان سلێمانیە و دهۆک و هەولێر لەگەڵ ژۆرە بازرگانیە مووسڵ و ئامادەبوونە بازرگان و سەرمایهدارە هاتسازکردن. کۆربەندە بۆ هەندێک و مە داخوازە ژۆرە بازرگانیە میسل کریە کو ئەڤروکە حازرن گەلمە کو ئەم پێک بە وەکو هەماهەنگی و هاریکاریە ئێکۆدو بکەن بۆ هەندێک و بازرگانیتمە مفای بیننش میسلش ئاوادانکردنا میسل هەروەسا وش ڕێکا سەرەکی ناڤێنە دۆک و میسل کو جارێک دی بێتەڤەکردن و ئەم گەشتە ئەنجامێت دوماهیکێ کو دێ ئەفریقا ئێتەڤەکرد. من أما كو بازرگان سياسي أما كو بازرگان أوبورينا مع علاقة ما السياسي ما علاقة بينهم بس وكودي أصلت بلند ما هما وكالات شولي هنا الميسل وأربيلي ودو سليماني عين هذا وانجه وصور علاقة ما روجانا بردوا مع اتحاد ما جبيك وهم هيوانا هم كومبينا كن سر مشاكل بازرگاني أنا قال حكومة حريمي قال مسألة قم خالد قمركي قال خالد مشاكل بازرگانا كاتشينا أم هنجي طلع كنو دنا حكومة شارع سركتن. ji bo dîtina rêkeçareyên zanistî û danana hindek plan û bernameya pispor û mamosteyên zankoyê jî li vî korbendî amade bûne. هەکە چارەسەری ببین یا درست دەبێت هەمی هەفکاری و هاوریکاری تێدا هەبیتن شلای حکومەتی و شلای هاوڵاتی شلای بازرگانیە و پارێزیە هەردووکی هەمی دەبێت دەستێتوان گەل ئێک بن هاریکار بن دا بشێن ئەم چارەسەریە درست جێبەجێ بێتەکردن. طبعا الشركات الأجنبية بتهندز بحذر فلذا موجود كلام كده. ناکۆکیên di navbera Herêmê û Bexdad jî de bûyîne astanga bo alûgora bazirganî lewra biryara di vî korbendî de giriftin dikevne di rêya bazirgan û sermayedare de bêne destnîşankirin û li gel rêkên çareseriyê gehîne layenên peywendîdar di hikûmeta Herêmê de ji bo çareserkirinê. Şêrwan Xidir, Kursad News, Duhok.